زانیاری زیاتر ڕامیار عوسمان پامنیری پێم لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. ڕامیار سڵاو لێبێت و ئەم کاتت باش، زانیاری زیاتر لەسەر ئەم کەمپینە بۆ بینەران بخەڕوو. بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێ. ئێمە ئێستا لە لای نەخۆشخانەی بەخشینین، ئەوەی کە لە پشتمەوان کۆمەڵێک بڵێن ڕەفیقن یان بڵێن کۆمەڵێک هاوڕێن کە دو هەفتە بەر لە ئێستا پرۆژەیەکی فرۆشتنی کتێبیان ڕاگەیاندبوو. دیارە لە ڕێگەی یەکێک لە بڵێن خان پێداویستە تایبەتەکان کە ناوی بیناییە، دیارە ئەم ویسوێتی لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە داهاتی ئەو پرۆژەیە بۆ توشمانی شێرپەنجە پێشکەش بە نەخۆشخانەی هیوا بکات. من ئێستا بیناییم لەگەڵایە، ئەمەوێ لێی پرسم بزانم بینایی خانەگەر بیتە ئێرە ئەم پرۆژەیەتان بۆچی ڕاگەیاندووە، تێچووی ئەم پرۆژەیە درا بۆچی ئێوە داتان بە نەخۆشخانەی هیوا. ئەڵبەتە کارزان ئەمێ بڵێم ئەم بەهۆی ئەوەی کە بەخۆر زۆر تێکەچێت، حەز ناکەم زۆر دەموچایی بەرخۆرەکەکەوێت هەرگەر ئاواش بێت قسەکانی لێوەرەگرن. پرۆژەی گەڕاندنەوەی هیوا لە پێناو توشمانی چی؟ ئێوە پرۆژەیەتان ڕاگەیاندووە، چۆن ڕاتانگەیان لەگەڵ کێ ڕاتانگەیان؟ یعنی پرۆژەی گەڕاندنەوەی هیوا لە پێناو توشمانی شێرپەنجە پێگات بوو لە کتێبفرۆشی بە شێوەیەکی گەڕۆکە بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام بوو. لە 23 دوانزەی 2016 دەستی پێکرد. لەبەر خۆرەکە ناتوانم. ئێمە کۆمەڵێک خانم بووین پێکەوە هەستین بە ئەنجامدانی ئەم کارۆم پرۆژەیە. من کە خۆم خاوەن پێداویستی تایبەت بووم، زیاتر هەستم بۆ بەرپرسیارەتیە کرد و هاوکارانیشم لەگەڵما بە هەمان شێوە پێکەوە کارمان کرد. کتێبفرۆشیمان کرد بۆ ماوەی 15 ڕۆژ، ڕۆژانە کاتژمێر 2 هەتاوەکو 5. دواتر داهاتی ئەم پرۆژەیەمان گەڕاندەوە بۆ توشمانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا کە ئێمە ئەمڕۆ لێرە بۆ مەبەستا ئامادە بووین. داهاتی پرۆژەکەمان 3,545,000 بوو. یعنی ئێوە چۆن بیرتان کردەوە لەوەی کە ئەم پرۆژەیە پێشکەشکن بە توشمانی نەخۆشخانەی هیوا؟ یعنی ئەوە تەنها بیرۆکەی خۆت بوو یان لەگەڵ هاوڕێکانتدا بیر لەمە کردوێتەوە؟ سەرەتا بیرۆکەی خۆم بوو، پرسیارم کرد لەبارەی ئیشەکەەوە. دواتریژی تر هاوکارانم کە هەم هاوڕێ بووین هەم بەهۆی ئەم پرۆژەیە بوون باوەڕێ دەستمان کرد بە ئەنجامدانی پرۆژەکە. زۆر باش. قسەیەکتان هەیە لەسەر ئەم کەمپینەی کە پێکتان هێنابوو وەکو؟ بەڵێ ئەگەر پرسیار لە میوانەکان هاوکاری کە ئەوان کوان کردوەوە بۆ توشمان بە ئەوان لە ئێستادا گەیاندویانە بە نەخۆشخانەی هیوا کە لەوێدا نەخۆشان چارەسەری پێویست وەردەگرن؟ کارزان ببوورە ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە. ئەم هاوکاری کە ئەوان لەم کەمپینەدا ئەم بەڕەپارەی کە ئەم بەڕێزەی پێشتر ئاماژەی پێکرد کویان کردوێتەوە لە ئێستادا گەیاندراوە بە نەخۆشخانەی هیوای تایبەت بە نەخۆشی شێرپەنجە لە شاری سلێمانی کە تیایدا چارەسەری ئەو کەسانە دەکرێت کە توش بوون بە نەخۆشی شێرپەنجە؟ ببوورە ئەو هاوکاری کە ئێوە کۆتان کردەوە لە ئێستا توانیتان بیگەنە دەستی ئەو کەسانی کە تووشی نەخۆش شێرپەنجە بوونیان، توانیتان بیگەنە ئیدارەی نەخۆشخانەی هیوا؟ بێگومان بەڵێ من لە ماوەی 15 ڕۆژی ئەم پرۆژەیە تەواوی داهاتەکەمان کۆ کردوتوانێ و ئەمڕۆ گیانمانە دەدەستی ئیدارە و بەڕێزەکانی ئەم نەخۆشخانەیە و هیوادارین بۆیان سەرفکرێت و جێگەی خۆی پڕکرد بێتوانێ هاوکاری ئێمە. وەڵای زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی، سپاس بۆ زانیاریەکانی خۆت و سپاس بۆ میوانەکانت.